ئێتوانەکانی ژنان و کچانم لە هەڵە سیمینارە باسکردنە لە تونوتیژی و شێوازەکانی تونوتیژی و زەواجی پێشوەختە کە ڕێکخراوی لانەی مناڵان و ڕێکخراوی لە چوارچێوەی پرۆژێکی تایبەتی UPP و مەسەلایە ئەوەی کە لێرە قسەی لەسەرەکەین کۆمەڵێک بابەتە لەسەر ئاستی کوردستان و عێراقە ئاماری تازە کە ڕێکخراوی UNFPA بڵاوی کردوتۆ لەسەر زەواجی پێشوەختە ئامارەکان مەترسیدارن چونکە لە سا 25 کچان و ژنانی عێراقی لە خوار 18 ساڵەوە زەواجیان کردو و لە هەرێمی کوردستانیش ئامارەکە کەم نیە لە سا 22 کارەکانیشی زۆر وازەحن کە ئەوەی کە لە وڵاتە ئەگوزەرێ ئاسانکاریە بۆ ئەم جۆرە زەواجانە و تێکچوونی شیرازەی خێزانیش هەم دیسان بەهۆی زەواجی پێشوەختەوەیە ئامارەکان ئەکرێ بەدواداچوونیان بۆ بکرێەوە کۆنفرانسی گەورەتر و بەدواداچوونی زیاتری بۆ بکرێت کە ئەمە لە توانای ڕێکخراوێک و دوو ڕێکخراوە نییە و ئەکرێ کاری باشتر و زیاتر هەبێت بۆ ئەم بارەوە هۆشداریش بدرێ بەڕاستی. ڕێکخراوی لانەی مناڵانی کوردستان کە ئۆفیسی سەرەکیمان لە شاری سلێمانی و ئۆفیسێکی لاوکیمان هەیە لە شاری کەلار هەستاوین بە ئەنجامدانی پرۆژەی پاراستنی مافەکانی ژنان و کچان لە پارێزگای هەڵەبجە و ئەم پرۆژەیە ماوەی جێبەجێکردنی لە 1/6 بۆ 30/11 2022 ئەبێ بە پاڵپشتی دارایی ڕێکخراوی UPP ئیتالی و ڕێکخراوی مەسەلا لە چوارچێوەی پرۆژەی پەرەپێدانی توانای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پرۆژەی تەتویر ئەم پرۆژەیە جێبەجێ ئەکرێت. ئەم ڕۆژ وەرکشۆپێکمان ساز کردووە تایبەتە بە توندوتیژی لەسەر بنەمای جەندەر و هاوسەرگیری پێشوەختە هەروەکو ئاگادارن لێ ئێستەیە ڕێژەی هاوسەرگیری پێشوەختە هی تەمەنی خوار 18 ساڵ ڕوو لە هەڵکشانە بۆ پێیەکی ئێمە لە میدیاکان و لە سوشەل میدیا زۆر بەرچاومانەکەوێت و ئەیبینین بۆیە ئێمە بە پێویستمان زانی و ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین و پرۆژەکەمان لە دوو قۆناغ پێکهاتووە. قۆناغی یەکەممان تایبەتە بە بەرزکردنەوەی ئاستی وشیاری ژنان و کوچان و لە ضمنی ئەم پرۆژەیە ئێمە پاڵپشتی دارایی 6 ژن ئەکەین بۆەوەی پرۆژەی تایبەت بە خۆیاندا بمەزرێن و ببنە خاوەن داهاتی سەربەخۆی خۆیان و سێمانگی دووهەم تایبەتە بە تەمەنی هەرزەکار بەرزکردنەوەی ئاستی وشیاری مامۆستایان و دایباب و هەروەها خوێندکاران خۆیانە تەمەنی هەرزەکارە کە بتوانن هوشیاریان هەبێ سەبارەت بە تەمەنەکەیان و بە تایبەت ئەو هەرزەکارانەی کە ڕوبەڕووی ئیستیغلالکردن و خراپ بەکارهێنان بوونەتەوە.